هوا شوخان دما خوش به هوا شوخان نفسی روزه هم بخواه کنگره دشوپینن نمازه هر دو روزه دست بکه و حتی نها ریچونه که بچه واید ناوا و کنگره دهین تایبت جه بو یکتیا جن و هفگرتنا جنان لباشور کردستانی و گلمپری کو جن تبلیبونه. بله سلام علیکم با تماشاگران ماهی تیوی و کوپانه کسی روزم کنفرانس اجنه رشمات نوراسی لباشور کردستان الاسلامیه برای بدچه لجر نامشانی بشورش جن برای کمالی دموکراتیک نوێنەری 250 ژن لە ناو ئەم کۆنفرانسدا هەنا ئەو بابەتێک گرنگ بوو لەسەر نقاشکردن یعنی هەبوونی ژن ناسنامەی ژن لە ناو کۆمەڵگەدا بەشداری لە ناو کۆمەڵگەدا چاوا دەبێت ئەم مژارانە مژاری سەرەکی لە کودێن بەحثکردن لە نەهادا یعنی ڕۆژە داویەیە چەند دقیق کەممانەش بۆ ئەنجامنامەی کۆنفرانس لە کۆی کار و خەباتی 3 ڕۆژ و هاتیە نەشاندن دێ دەرخستن لە نەهادا پێشنیار و ئەو تەوسیاتی هەنا بۆ کنگره بۆ کۆنفرانس چوونە کار لەسەر ئەوە تێکردن یادداشت دەبێ پاچاوە لە داوی دەکار لەسەر بێکردن یعنی ئاگرنگە ئەو کەسێکی لەبەر بەشداریەوان هەیە ئەو ئەندامە کۆنفرانس بەشداریەوان هەیە هەموو لەسەر ئەوە پێداگیری دەکەن و لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئیرادەی ژن بکاربن لە بەرامبەر ئەو ڕەوشێ شەرق و لەسەر ژن بەڕێوە دەچێت ژن بکاربن بە ئیرادەی خۆ لە بەرامبەر ئەو شەرانە بسەکنن و هەبوونی خۆ و ناسنامەی خۆ دەبکەیت نەورۆ دەگەر کاتێەوە هەبێ میوان هەیە ئەوژی بەشداری ئێ کۆنفرانسە ئەگەر ئەو دەرفەتی وە هەبێ ئەوژی بەلێ کەرەم کرد هەندێک زانیاریشی ئەمبولەسن بەڕێز سارە حسین لەگەڵمانە دەبێ ئەو زیاتر لەبارەی بەڕێوەچوونی کۆنفرانسەکە زیاتر زانیاری دەدات بەڵێ بەڕێز سارە بەخێر هاتی سپاس و پێزانین بەشداری بکەیت بەگشتی لەسەر ئەو کار و خەباتێن 3 ڕۆژ لە کۆنفرانسە دەربکەبن چێنە ڕاستیدا کار و خەباتی کە لە ماوەی 3 ڕۆژەدا هەیە کار و خەباتێکی گرنگە و کۆنفرانسێکە کە بۆ ژنی کورد بە تایبەتی و ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگی خۆی هەیە لە بارودۆخێکی ئاوادا کە ئێمە زانین دۆخی سیاسی و گۆڕانکاریەکان بەرەوکوێ دەڕوان لە کاتێکی ئاوادا کۆبوونەوەی ژنان گفتوگۆکردن لەسەر کێشە و گرفتەکانی ژنان و ڕێگە چارە نیشاندان و ئەو بۆی کە داهاتوێکی باشتر بۆ ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی یاریسێ ویانە ڕاستیەکەی گرنگە ڕۆژەکە بوودا بە خۆتان ڕۆماڵتان کردووە کە بابەتی زۆر گرنگ گفتوگۆکراوە لە ئەم ڕۆژدا کار و چالاکیەکانی هاوپەیمانی لەدا هەڵسەنگاندنی بۆ کراوەوە لە هەمان کاتە گفتوگۆی ئامادەبووان لە چوارچێوەی ئەو چالاکیانە کراوە لە چوارچێوەی پێشکەش کراوە لە ئێستاشدا پەیڕەوی ناوخۆی هاوپەیمانیەکە و هەڵبژاردننی ئەندامان و مافی ئەندامێتی و کار و چالاکیەکانی ئامانجەکانی گفتوگۆی لەسەرەکرد دواتر هەڵبژاردن بەڕێوە دەچێت سپیتاریەتیان بەڕێوەبەرایەتی هاوپەیمانیەتیان ئەکرێت هەندی ژنەکانی لە ئاسی وڵاتان ویلایەتیان دەستنیشانەکرێت بەڵام زۆر باش چاوەڕێ دەکەن یعنی ئەنجامی کۆنفرانس لە داویدا کار و خەباتی خۆ چاوە بنەشێنێت لە ڕاستیدا ئەو ژنانەی دیاری کراوە تقریبا ژنە دیاری کراوە کە لیژنەی قانونی لیژنەی ڕاگەیاندنی لیژنەی پەروەردە لیژنەی گۆڕانکاری کشتووەوان لیژنەی جۆرا و زۆرن لە ڕاستیدا ئەم لیژنانە بێگومان دەتوانن بۆ دۆخی ژن بۆ ڕۆژی ژن ئەرکی خۆیان پێک بێت بە دنیایەوە بە پێکهێنانی ئەرکی لیژنەکان دەتوانێت باش دۆزی ژن بەگشتی لە ناوچەکە لە جیهانیدا دەکەن داوی بکەم باوەڕم ئەڤاڵێ مابێت بەگشتی ئەو خەباتی ژن خەباتی هاوبەش بە ئامانجێکی هاوبەش لە نەهادا لە ئەم 2 ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێ بۆ ئامانجێکی چۆن یا ئەنجامێکی چۆن دەبخات دۆخی ژن دۆخێکی باش نییە لە ڕووی ژیەکانەوە لە ڕووی حساب ئیرادەی ژنەوە لە ڕووی نافەوە لە ڕووی بەشداریەوە لە زۆری لە وڵاتەکان وەکو ئاماژەی پێکرا لە یەکتر دەچێتە ڕاست کێشەکانیان وەکو یەکە ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئێمە لێرە چالاکیەکانی بەشداری ژنمان ڕاوای کوردستان یابینیوان چالاکیەکانی هاوپەیمانی لەدامان بینی زۆر گرنگن دەکرێت بەڕاستی ڕواوەڕی ئەمەش وایە ئەو دۆخێکە ژنی تەنها بە خەبەتی ڕاهەیە و خەباتێکی یەکڕیزی ژنانێکی ژنان لە ئاسیا جیهانی ناوچەییدا دەتوانێت وەڵام بداتەوە بۆ
بارودۆخی ژنان پێ هەیە ئەم کۆنفرانسش بەشێکە لەو وەڵامێکی خەباتی هاوبەشی ژنان بۆ ناو سەکرتێریە دەست بەڕێز سارە حسێن سپاس و بێزانین کە لەگەڵمانە بەشدار بوو بەڕێز نەورۆز ئەوە بەگشتی ینی هێدی ئەنجامی کۆنفرانسەکە ئەنجامی کار و خەباتی 3 ڕۆژی ژنە لەتەوەی جیاواز بەزداری کۆنفرانسەکەیان کردبوو هێدی ئەنجامی وێ دەردەکەوێ نزیک ژیانیش بۆ ڕاگەیاندن بۆ چاپەمەنی ئەو ئەنجامی کار و خەبات ئەنجام نامەی کۆنفرانس بە چەند خاڵێکدا دیاری دەکرێت و لە دواتریشدا بێگومان کار و خەباتی نەدا هاوپەیمانی نەدا زیاتر دەردەکەوێت و ئەمڕۆ دەنگدان لەسەر ئەندام و پەیڕەوی ناوخۆی هاوپەیمانی نەداش دەخرێتە ڕوو ئەگەرێوە شتێکتان نەمابێ بلێ هەوا شوخان ئەم gelek spasiyete û mêvanate Tara Hesên dikin ji bo agahiyên we ku par vekirî.